باش جبغدا بولتانا كتايبات للسر برهماينا غازي العراق جوارا بيشكش كاين دما كده كو عراق هري زيدا بشتا اخوا بغازا دربا جريد داتن بو بكرنا بيستينا فال اليه كي ديجي جزائريه نوين جدا جدا غازا و بصدام صاله بشكاوي غازا كو هيا بفيرودتشا تسوتاندن همه هاول اوانا ويكيم بك وي اغري فامرينا غازا خوزي داتر بكاتن الاليه كيدن لبيزفين نوين غازي وبرهم اينا ودغرا جبوكو زيدت بشتا خوا ببرهم خوا غري بدو بيستين خوا بغازا خوا زايد پر بك يا هر زيدكو بيستي بي بو برهم اينا كاره به کو نافچين جدا جدا ين باشورو ناوراستا عراق تيدا دنالن ج بكاره بايه اما زيدت لسر برهمينا غازي لگر رزدار اندازيار احمد عبد المجيد راوسن رهبری کمپانیا غازا باکور سپاس بو آماده بونا و رزدار اندازيار احمد با گوتنه دست پێ بکەم لەگەڵ بەڕێستان شتێکی جوان و سەرنجی ڕاکێشام کە هەدەفی عێراق بگاتە بەو ڕوژەی کە ئاگری کێلگەکانی گاز بکوژێنێتەوە شعلە نطفي الشعلة ئەو هەوڵە گەیشتە کوێ ئێستا ڕاستی ئێستا وەک دەوڵەتی عێراق ڕئیس وزەرا و جەنابی وەزیری نەوت هەوڵێکی جددی ئەدەن بۆ ئەم بابەتە استثمار الغاز المحترق جولات تراخيص هي عقودية لقل شركات طبعا راستي من مخولين بزماني اوان قصب كم بلام اقداري او هنقاوان اكيد عقد كراوة لقل شركة توتال وام موضوعة زور اهميتي بيادن چكم موضوعك خوات ازاني اما او غازة چنه بشتيه ضرری مادی زۆرە کرد دیارە چەندە سوتێ ساڵانە نزبەیەک والله زۆرە نزبەکە یعنی لەوەیە یعنی لەوەنی ئەو بیستمانە 2000 مەقمەق کە کەمیەیەکی زۆرە بەڕاستی توتاڵ دەستی پێ کردووە عقد کراوە دیارە لە خەم کێڵگە دەست پێ دەکاتن و لەکوێ ئەو غازە لە جنوبە لە باکوور ئەگەر بینە باکوور لەو ناوچانەی کە بەڕێستان کۆمپانیای گازی باکوور تێدا کار دەکات ئەوە هەیە بە فیرۆچوونی گازەکە سوتاندنەکەی لە کێڵگەکانەوە ئەوە مۆزوعی استثماری غاز لە نەفت الشیمالەوە دەست پێکە ئێمە غاز الخام يعني رو غاز لنفط الشمال ورقرين اما شركه انتاجين علاقه معنيه باستثماري غازوا بلام ثانيه لشركه نفط الشمال استثماري غاز زياد بك بو ايمي بنيرن اما قابليت معناه انتاج مان زياد بك كواتا كومبانياي نوتي باكور تاكا سرچاويا بو دابينكردني غاز بو کۆمپانیای گازی باکۆر باشە چەندتان دەدەنێ نزبەیەکی ڕۆژانە مانگانە ڕۆژانە تقریبا 370 مەقمەقمانە دەنێت مليون قدم مكعب قياسي لە زیادبووندایە لە چه ئاستێک مستقرة چەند ساڵێکە مستقرة چەند ساڵێکە مستقرة لەو 370 325 بۆ 330 مەقمەق غازجاف ئینتاجەکەی بۆ محطاتی کارەبا باشە دێمەوە سەر ئەوە بزانم بۆچی زیاتر بەکاردێنن بەڵام ئەم غازەی کە لە نەوتی باکوورەوە وەردەگرن یەکام کێڵگەن بە هەموو کێڵگەکان یعنی بڵێن بای حەسەنە جەمبورە عەجیدە داود گورگەیە بابە گورگورە لە هەموویەوە تەوزیع بێدێتە چەند لاینێک اینجا دێ بۆ غازیش ڕێژەی وەرگرتنەکەی وتت جێگیرە مستەقرە هوکارەکەی ئەوە نەتوانە هەیە یان هوکارێکی دیکەی لە پشتەوەیە زیاتر لێ ناکرێت هۆکارەکەی زۆر مهمە ئەوان تۆزێ یعنی مەشاکلی کابیساتیان هەیە وەحەداتی تەجفیف دەستیان پێ کردووە ئیشێ باشیان کردووە ماوەیەتر ئەم ئینتاجە ئینشاڵڵا زیاتر دەبێتن پلانتان هەیە نزبەیەک دیاری کراوە چەند زیاد بکەن دیاری نەکراوە بەڵام ئەوانش خوتەیە باش چوونەتە پێشەوە جەنابی وەزیریش پێش ماوەیە هاتە ئەوێ طبعا تەوجیهاتی داهینی کرد ئینشاڵڵا ئینتاجەکە بەرەو باشتر دەچێتن باشە ئەوەی کە وەردەگرن لە کۆمپانیای نەوتی باکوور خامەکە ئێوە چی لێ بەرهەم دەێنن بەڵێ ئێمە یەکەم شت سێلز گاز
الغاز الجاف ئەینێرین بۆ محطاتی کارەبا بۆ تەولیدی کارەبا ئەینێرین بۆ محطەی مەلا عەبدوڵڵا کەرکووک محطەی دبس محطەی گەیارە محطەی مووسڵ ئەو ئینتاجەی وا ئێستا غازجاف ئینتاجەکەین تقریبا 1000 بۆ 1100 مێگاوات کارەبا ئینتاجەکە ئەو وێزگانەی کارەبەکە ئاماژەت پێکردن تەنها پشت بە گازی بەرهەمهێنراوی کۆمپانیای گازی باکوور دەبەستن بەشێکیان هەیە احتیما دەکاتە سەر نەوعە غازێک کە غازجافە لە نەفت الشیمال هینە بێ بەڵام ئەوە ئیلا ئەگە غازی شیمال بوەستێ لەو شوێنە وەرەگرن بەس ئەوە کەمە نزبەکەی کەمە کەواتە پێویستیان بەوە هەیە زیاتر لە ئێوە وەربگرن بتوانن کە ڕێژەی بەرهەمێنانی کارەبای زیاتر بکەن مەبەستم ئەوەیە ئەوە زۆر زەروریە بەڵام ئەوانش ئەبێ وحدە تەولیدیەکانیان تەهیلکەن و بکەوێتە کارەوە هەوڵێک هەیە بۆ ئەوە باشە جگە لەمە چی دیکە بەرهەم دەیەوێتن باسی کبریتیشم بیست و بابەتی دیکەش دێنە سەری LPG مان هەیە لیکوفاید پترۆلیۆم گاز کەوا بڵێن غاز سائلە بەکاری دێنین بۆ غازی ماڵ کە چێشتی پێینەکەین جگە لەوە کبریت ئینتاجەکەین لەگەڵ ئەوەش ناچرال گازۆلین کبریت ئەیفرۆشینە شەریکات عقود دێ لە شەریکەی سۆمۆوە ئێمە کبریتەکەیان ئەدەینێن گازۆلینەکەش ئەدەینە شەریکاتی ئیستیثماری موزیبات دروستەکەن پنتانە هکسانە ئەوانش تەزدیریەکەن دوایەوە باش تەزدیر بوو دەرەوە مەبەست نەک گازۆلینەکە منتەجاتی خۆیان باشە منتەجاتی خۆیان لەو منتەجاتانەی کە گرێدراوی کۆمپانیەکەی گازی باکۆرە ئەوی کە ئاماژەت پێکردن چی و چی بەرهەم دێنین لەمانە هەمووی بووناخۆ بەکاردێتن هەمووی بووناخۆ چ بەرهەمێک لەمانەوە بەڵێ فەرموو کبریتەکە جار وایە بۆ داخلی عێراقا جار واشەیە تەزدیریشمان هەیە نسبەت دیاری کراوە چەندە بکوێ دەڕوا عەقد دەکرێ و شەریکەی سۆمۆ عەقد دەکا بە پێی قەوانین عەقد دەکا و ئەو شەریکاتانە دێن لای ئێمەوە کبریتەوە هەیە ئێستا دەبەن لای ئێوە بکوێ دەبەن بزانین بۆ دەرەوەی عێراقی تر چی وڵاتێکە نازام ئەوە لای سۆمۆیە چەند بەرهەم دێنن چەندە بدرێت ئێمە ڕۆژانە 120 تەنە 120 تەنی کبریت بەرهەم دێنن یعنی مانگانە کاتە 3600 تن چەندی لەمە بوو پێویستی ناوخۆیە بە جۆرەی هینە ئێستا بەتەنە بڵێن شەریکەت فرات العامە شەریکەیەکی حکومیە بەیناوبین دێ کبریتە بالای ئێمە حامد کبریتیک ئینتاجەکە عابد کبریتیکەکە ئەمانەش هەندێک بەرهەمن کە جگەلەوەی کبریت بەرهەم دێ هیچ بەرهەمێکی دیکەمان هەیە کە لەمانە بەرهەم بێتن بزانین دەنێردرێتە دەرەوەی عێراق خۆی ڕئیسیەکە حامد کبریتیکە جگەلەوە لە هین ئەسمیدا سەمادە کیمیاوی باشە ئەوە دەچنە دەرەوە نالێم ئەوە لای سۆمۆیە عەقد هەیە بۆ دەرەوەی عێراقا عقد هەیە بەڕێی شەریکەی تەوزیع المنتەجات دەکرێت ئەوە بۆ داخلی عێراقا ئێستا چەند گرێ بەست لەگەڵ ئێوە هەیە بۆ کڕینی بەرهەمەکانتان و چەند گرێ بەستی نوێ هەیە کبریت گرێبەستمان هەیە لەگەڵ چەند کۆمپانیایەک گازۆلین هەمانە ئەمە دوو غاز سائل ئەیدەینە شەریکەی تعبیە ئەو خۆی تعبیەیەکە ئەیکاتە ناو بوتڵەکانەوە ئەیداتە ماڵان ئەیفرۆشێ غازجاف شەدەینە محەتاتی کارەبا زۆر باشە وڵاتی نوێ هەیە لە کۆمپانیای سۆمۆوە هاتە بێتن چکە ئێستا هەموو هەوڵ دەدرێتن لە چوارچەوەی پێشانگای یەکەم پێشانگای نێودەوڵاتی پروژەکانی نەوت و وڵات پێدانەکانیش هەوڵەکە بۆ ئەوی کۆمپانیای زیاتر خۆیان بدەنە ئەو کەرتە وڵاتی واتان بۆ هاتووە لە کۆمپانیەکانەوە کە زیاتر بەرهەمەکانتان وەربگرن نالێم بە نسبەتی کبری تقریبا ئەو عەقدانە تەواو بووە ئمە بەستم نوێ ئاخابێ ئەو کەمیان هەمووی حەجز کرد ئەوەکە بەرهەم دەینن حەجز کراوە ئەمێنێ ئینتاجتر بکەین تاکو سۆمۆ بتوانێت عەقدێتر بکە ئەوش بە جۆرەی سعری بازارە یعنی سعری کبریت وەک لە دۆلار خراپترە مامۆستا یعنی ئێستا بە 10 دینار بێ سعاتێتر بە 9 دینارە 2 سعاتر 15 دینارە کەواتە بۆ ئەم نرخانە ئێوە پشت بە نرخی جیهانی دەبەستن لەگەڵ بۆرستا دێن و دەڕۆن بۆرسەی قەتەر و
کوێت و ئیمارات. باشە ئەگەر بینە سەر گازەکە ئێستا سعری چوونە بوو داخلی چوونە بوو ناوچەکانی دیکە چوونە بە نسبەتی غازی جاف هەرزانە زۆر ئەیدێنە محەتاتی کار چکەم حکومیە غاز سائلش تەنی عینە سعر خۆی هەیە دیاری چەندە ئەو سەرانە نەمزانی دەبێت سەرەکان بزانم ڕقەمم پێ بدەن سعرەکان پێویست ناکە یعنی خۆی نالێم ئەوەش گۆڕانکاری بەسەراکرێ ناتوانم سعرێک بدەم گۆڕانکاری بەسەر داهاتووە بوو کەمکردنەوەی سعرەکەمە بەسەر ئیتر کەمەکە و زیادەکە یعنی شەرت نییە هین بێ قیادة القطاع النفطي قرار دا لەسەر ئەم شتانە زۆر باشە بوو کبریتەکەش نرخی دیاری کراو نییە بزانی چەند کە دەچێتە دەرەوە بە ئەخنالێم کبریت هەیە ڕۆژێ 136 دۆلارە تەنی ڕۆژ واشەیە 50 دۆلارە ڕێزەر ئەندازەر ئەحمەد واتە کبریدەکەش نرخەکەی بە پێی نرخی جیهانی دابازین و بەرزبوونەوەکە ئێوە بەو شێوەیە تەحدیدی دەکەن بەڵێ بۆرسەی عالەمی هەیە نرخی کبریت مرتبطة ببورصة قطر وكويت وإمارات اللي هو يتر أسعار درجة زور باشا كاك أحمد سبرت با بالاوغي بيجي ويرانه دوای ئەوەی داعش کەوتە سەری کاتی خۆی ماوەیەک پێش سەردانەکەت هەبوو بۆ ئەوێ چه ڕفتێک نێوان کۆمپانیای گازی باکوور و پاڵاوگەی بێجی هەیە ئێمە ڕەبط هەیە بڵێن مجموعەیەکی پایپاتی غازمان هەیە ڕەبتە لەگەڵ مەسفای بێجیە بەڵام توجهی حکوومەت ئێستا حالیەن تعمیر و تەئهیلی مەسفاکەیە تاکو بکەوێتە کار چکەم مەسفایەکی گەورەیە ئەقسامەکانی گەورەن مەسفە شیمالە ئینتاجە زۆری هەیە بانزین سەلاحەدین یەک و دووە جگە لەوە قسمێکەیە دوهون قسم دوهون ئەوش ڕۆن ئینتاجەکە مەسفایەکی مهمە ئینشاءڵڵا ئەوش هەر ئەکەوێتە کار و دیارە کاتێکی دیاریکراوی هەیە کەی دەست پێ بکاتەوە چاکردنەوەی نوژەنکردنەوەکەی لە مەوزوعی ئۆپەرەیشن تەشغیل کات دیار نییە چکەم تۆ هەموو معداتش حاضر بێ کە کەوتیتە ئیشکردن مەشاکل لەوانەیە مەشاکلی تەشغیلی و تیقەنیت بۆ دەرەچێت ئەو کاتە ئیشەکەت تەجیلە بێ تاخیرە بێ ناتوانین کاتێک بدە بەس احتیمالە بۆ نهایەتی ساڵ الله ئەعلەم دەست پێکردنەکەی نهایەتی ساڵ باشە ئێوە لێیان وەردەگرن یان پێیان دەدەن ئێمە ئەنابیبی غازەیە ڕەبتە ئەیان دەیدی ئەو ئەنابی بالغازە ئەوانش نوژەنکردنەوەیان دەبێتن تا دەگەتە سنووری بەتاکی ئەمەش دەستی پێ نەکردووە ئەوەیان نازانم علمم نییە ڕاستی لەسەر ئەو بابەتەیە زۆر باشە ڕێزەرە دەزەر ئەحمەد پرسێکی دیکە کە زۆر جار لەوانەیە دڵی ئێمەی کورد بێ ئێشێنێتن بەڵام لە هەمان کاتدا دڵی ئێمەش خۆش دەکە ئێستا ئەگە وەک کوردێک باسی بکەین تو بەڕێوبەرێکی لەو کۆمپانیانەی عێراقی کە کۆمپانیای گازی باکوورە بەڵام بەگشتی لە ناو کۆمپانیەکەدا ئەگە لە پوستی بەڕێستاندا بەزین بۆ خوارێ بوو کارمەندی ئاساییش ڕێژەی کورد چەندە لەم کۆمپانیادا خۆی ڕێژەی کورد ڕاستی زۆر نییە کەمە بەڵام ئێمە دایمەن هەوڵە دەین کورد بەعام ڕێژەی بەرز بێ پۆست وەرگن ئەو کوردانەی کەوا بلێن میهەنی و کەفوئن ئەوانە ئینشاءڵڵا هەموو شوێن خۆی وەرەبێ ژمارە بە ژمارە چەند کارمەندن لە کۆمپانیەکەتە چەندی کوردن چەندی لە نەتەوەکانی دیکەیە بزەبت هینم لا نییە یعنی ڕقەمم لا نییە بەڵام کورد ئەو عەدەدە زۆرەش نییە بەڵام ئینشاءڵڵا ئەو عەدەدە زۆرە نییە کە پێویستە هەبێتن وەک نەتەوەکانی دیکە کە لە ناودا بەڵێ باشە هەوڵێک هەیە بوو دەمەزراندنی زیاتری کەسی دیکە ئەوە لەسەر کۆمپانیا یەکەم جەڕابووە ئەوە لەسەر هینی وەزارە ئەمێنێ ئەگەر دەرەجات هەبێ تەخسیسات هەبێ ئەتوانی خەڵک تەعیینکەین بەڵام ئێستا وەک مودەرا عامی سەلاحیاتمان نییە بەڵام پێویستان پێیە بەعزە شوێنێک بڵێ یعنی عەدەدمان زۆرە باشە بەڵام عەدەدەکە چەندە نەمزانین ئێمە ئێستا 3000 و کەسری 3000 کەسن 3000 کەسرەکە بە نزیکی شەرچەنەوتت لایەتو نییە نزیکی ژمارەکەی لای بەڕێستان نییە بزانین ڕاستی لام نییە ناتوانم ڕقەمێک بڵێم بەڵام ئینشاءڵڵا وەک کورد بەعام ئێمە هەموو ئەو کوردانەی لەوێن کەفوو و میهەنین هەموو شوێن خۆی وەرەگرێ و شتی باشیان بۆ ئەکرێت زۆر باشە سەبارەت بە وەرگرتنی کارمەندی بیانی و هەبوونیان لە کۆمپانیایەکی وە
ئەمە لە چ ئاستەکدایە؟ ئێمە هەمووی موظفی حکومەتن هیچ فەرمانبەرێک یان عملەیە یان موظفێکی ئەجنەبیمان نییە نیمانە هەمووی پشت بە توانایی و هەمووی دەستی ناخۆ هەمووی تر بڵێن کورد و عەرەب و تورکمان و ئەوەیە. بەڵێ باشە با بێمە سەر بگەڕێمەوە هەندێک لە بیدایەتی قسەکانمان باسی غازی ماڵانیشمان کرد کە پێویستێکی سەرەکی هەموو ماڵێکە. ئێستا ئەم غازە تا کوێ دەڕوا و ئاستی بەرهەمێنانی غازی ماڵان لە کۆمپانیای گازی باکوور چەندە؟ ئێمە حالیان ئێستا ڕۆژانە 1000 تەن 1000 بەبانەوەش LPG ئینتاجەکەی شەریکی تعبیەی غاز دێ ئەو غازە بارەکە ئەیباتە محەطاتی تعبیەی غاز ئەلەوێت تعبیە ئاکرێ و ئیتر ئەفرۆشرێتە وکەلاکان وەکیلی غازەکان تەوزیع ئەکرێتە سەر ماڵان. نرخی دیاری کراوە؟ نرخی بەڵێ نرخی خۆی وازان بوتڵێ غاز بە 7000 ئەوە هین تعبیەیە حەقمان نییە پێ نییە دیار نییە لە ئێوە. ڕێزدار ئەندازیار ئەحمەد عەبدولمەجید بەڕێوەبەری کۆمپانیا گازا باکوور سپاس بە ئامادەبوونەوە. سپاستانەکەم فرسەتێکی جوان بوو دەستان خۆش بێ ئینشاڵڵا کەناڵی کەی 24 هەروە ڕووسپی و کەناڵێکی زۆر باشە ئینشاڵڵا. سپاس بێ دەرفەتی کوتادایەمە ڕێزدار ئەندازیار ئەحمەد. ئەم ببێ چاپێکەتنە گەشتە داویە بێ دەما تایبەت بە نوچەین ئابووری و تایبەت مەکرد بوو بە بەرەمایینا گازێ لە عێراقی و بە تایبەت ژە ئالیە کۆمپانیا گازا باکوور بە.